بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێدا با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان لەم دیدارە تایبەتەدا تیشک دەخینە سەر بابەتێکی گرنگی بواری سیاسی و کاری ڕێکخراوەیی لە ناو هێزە سیاسیەکان. ئێمە ئەزانین تام لە حزەیەش هێزە سیاسیەکانی ئێمە بە شێوەیەکی ستونی کارەکەن واتە ئیشی ڕێکخراویان ناخۆت و ئەو هێکە لە تەنزیمی کە هانە شێوەیەکی ستونی وەرگرتووە لە خاڵێکەوە دەست پێەکە و دوایی وردە ئەم خاڵە فراوان بێ و پانتایەکی گەورە دروستەکە یاخود بە شێوەیەکی وەکو ڕەشماڵێک بەم شێوەیە کۆمەلگادا ئاپۆشێ تا ئەم لەحزەیەش مۆدێلی ئیشکردنی هێزە سیاسیەکانی ئێمە بەم شێوەیە هەچەنە چەند ساڵێکە قسە لەسەرەوە هەیە کە ئەم مۆدێلە چی دیکە توانایی چۆنەڵی مامەڵەکردنی لەگەڵ ڕووبەری گشتی و لەگەڵ فەزای گشتیان نییە و ناتوانێت ئەم هێزە سیاسیە بکا بە مڵکی هەموو کۆمەلگا یاخود بە پێچەوانەوە کۆمەلگاش بکا بە مڵکی ئەم هێزە سیاسیە. لەگەڵ بەڕێز مامۆستا ڕزگار قادر بەرپرسی مەڵبەندی پێنجی ڕانی کۆمەڵی ئیسلامی و لە هەمان کاتە ئەندامی سەرکردایەتی قسە لەسەر ڕۆڵی مەڵبەندەکان و لەسەر ئەو کار و چالاکیانی کە مەڵبەندەکان دەیکەن تاوتوێ بابەتەکە ئاکەین. مامۆستا زۆر سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. سپاس بۆ ئێوەش. مامۆستا ئەگەر قسە لەسەر ئەوە بکەین کە لە ڕەوانگەی پەیڕەوی ناوخۆ پرۆتۆکۆلاتی ناوخۆی هێزە سیاسیەکانەوە دەشێت پرسیاری ئەوە بکەین بزانین مەڵبەند چ بایەخێکی بۆ هێزە سیاسەکە هەیە یاخود با بڵێن هێزێکی سیاسی لەوانە بەس بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی چ چاوەڕوانێکی لە مەڵبەندەکان هەیە ئەوەی ڕۆڵی مەڵبەندەکان چییە بۆ هێزە سیاسیەکە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا بەخێراتنی باڕێستانەکەین و سڵاو ڕێزمان هەیە بۆ بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پێیان. لە ڕاستیدا مەڵبەندەکان لە هەموو هێزێکی سیاسیدا یان یەکە حیزبیەکان لە سنوێر جوگرافیەکاندا لە هەموو هێزێکی سیاسیدا دەتوانین بڵێین یەکەی بنچینەی پێکاتەی ئەم هێزە سیاسیە دەنوێنن و لە سەرپەرشتی کۆی کار و چالاکیەکانی ئەم هێزە سیاسیە لەو سنوورەدا یەکەی سەرپەرشتیاری ئەم کار و چالاکیانە بریتە لە مەڵبەندەکان و لە هەمان کاتیشدا سەرکردایەتیش بچووکراون لە سنوورەکەی خۆیاندا سەرپەرشتی کۆی کار و چالاکیەکان دەکەن چونکە سەرکردایەتی وەکو جەنابەت ئاماژەت پێکرد لە هێزە سیاسیەکانی ئەم هەرێبە ئێمەدا و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی هەڕەمی لە بە زۆری چاق دەبەسێت لە شارە گەورەکان و لە پایتەختی وڵاتدا بۆ نواندنی ڕای ئەم هێزە سیاسیە و کار و چالاکیەکانی و دیدگا سیاسیەکانی لە ناو کۆمەلگادا مەڵبەندەکانن بەو ڕۆڵە هەڵەسن و ئەو یەکە حیزبیانن کەەوە ئەو هێزە سیاسیە دروستی کردوون جا خۆی لە چوارچەوەی مەڵبەندا دەبینێتەوە یان لە هەرێکە و ناوێکی بە گوێرەی پێکاتەی ئەو حیزبە بە خۆی داناوە کۆی هێزە سیاسیەکان ئەم یەکە حیزبیانیان لە سنوورەکەدا داناوە یعنی دەشێ بڵێن کۆمەڵی ئیسلامی لە ڕێگای مەڵبەندەکانیەوە کە یەکێکی بچووکراوەی ئەم هێزە سیاسیەن نمایشی خۆیانەکەن و خۆیان بە ئاوڵێن ئەم خۆیان شوناسیان واروە شێواز و مۆدێلی کارکردنی خۆیان پیشانی ئەو ناوچەیە یاخود با بڵێن هاوڵاتیانی دەڤەرەکی خۆیانەدەن. بەڵێ بێگومان وەکو باسم کرد کۆی هێزە سیاسیەکان لە چوارچەوەی تەمان هێزی سیاسی پەیامە سیاسەکەی لە ڕێگەی چیەوە دەگەێنێتە ناو جەماوەر. پەیامی سیاسی هەر هێزێکی سیاسی لەو هەڵوێستە سیاسیەکان و دیدگا سیاسیەکەی خۆیەتی ئەو دیدگای کە بۆ کۆی پرۆسە گشتەکانی ئەو کۆمەلگا هەیە پاشانیش لە ڕێگەی میدیاوە دواتریش لە ڕێگەی ئەندامان و کادیرانەوە ئەندامان و کادیرانی لە چوارچێوەی یەکەیەکدا کۆکراونەتەوە کە پێدەوتێ مەڵبەندەکان یا خوڵقەکانیان کۆمەڵی ئیسلامیش بەوەکو هەموو هێزێکی سیاسی کۆی کادیرەکانی لە چوارچێوەی ژمارەیەک ئۆرگاندا کۆک کردوێتەوە یەکەی بنچینەی کۆی ئۆرگانەکانیش لە سنوورە جوگرافیەکان بریتی لە مەڵبەندەکان. باش مامۆستا ئەگەر لێرەوە قسە لەسەر ئەوە بێکە ئێمە ئازانین ڕەنگە هێزە سیاسی حەقی خۆی بێ لە ڕێگای مەڵبەندەکەیەوە بێ ئەوەی کە ئەو قەنەعەتی پێیەتی پەیوەندی بە لایەنگر و کادر و ئەندامەکانیەوە هەیە بێ لە دەڤەرەکەی خۆی یەکێکی وەکو مەڵبەندی بۆ بکاتەوە ئەم یەکەیە بتوانێت بڕێخستنەکانی خۆی ڕێک بخا و لە هەمان کاتیشا دیدگای خۆی و بەردەوام ئەو چالاکیانەی کە هەیەی یاخود با بڵێن ئەو تەسەورات و مانۆڕە بە بڵێن سیاسیانی کە هەیەی ڕوونی کاتەوە بۆ هاوڵاتانی خۆی یاخود با بڵێن بۆ ببوورە بۆ لایەنگرانی خۆی. بەڵام ئایا چالاکی مەڵبەند یاخود با بڵێن مەهامی مەڵبەند لەمایە کۆتایی دێ ئەگەر من هاوڵاتێک بم لەم شارەیە ناتوانم پرسیاریەوە بکەم بزانم ئەم مەڵبەندە ئەی بۆ منی هاوڵاتی کە دەچمە دەرەوەی ڕێخستنەکانی ئەم هێزە سیاسیە ئەی بۆ من چ بایەخێکی هەیە؟ بەڵێ
ڕاستی لە بایەخی یەکە حیزبیەکان مەڵبەندەکان لە سنوورەکانی خۆیاندا دەچێتە چوارچێوەی بایەخی کاری سیاسی کە ئەو هێزە سیاسیە لە مەیدانی کارکردنیدا پێی هەڵدەسێت. پێشەوەی کە تۆ وەڵامی ئەوە بدەوە ئایا مەڵبەندی هێزێکی سیاسی بۆ مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی چ بایەخێکیان بۆ جەماوەر هەیە؟ بوونی کۆمەڵی ئیسلامی لە ناو گۆڕەپانی سیاسیدا چ بایەخێکی هەیە؟ مەڵبەند لە سنوورەکەی خۆیدا ئەم بایەخە دەنوێنە بۆ کۆمەلگاکەی خۆی. گومانش لەوەدا نییە بوارەکانی ژیان فراوانن لە گرنگترین بواریشان بریتە لە بواری سیاسی. بواری سیاسی شێکێکە لە بوارە هەستیارەکان کە تایدا جەڵەوجێری و ئاراسەکردنی کۆمەلگای تێدا بەدەی دێ و پێویستە پرۆژەیەکی گشتی خزمەتگوزار بێ بۆ کۆمەلگا و کۆمەلگاش ئابڕوانێتە کای سیاسی. تۆ نابێت قیاسە سەرەوە بکەیتەوە هێزێکی سیاسیان چەند هێزێکی سیاسی لە ڕابردوودا چۆن مامەڵەیان لەگەڵ بارودۆخی سیاسیدا و لەگەڵ جەماوەرد و لەگەڵ دەور بەردا کردووە. بەڵکو لە بنچینەدا هێزی سیاسی پێویستە بۆ کۆمەلگا بۆ ئەوەی کە کایە سیاسەکەی بجوڵێنێ. ئەم هێزە سیاسیش لە چوارچێوەی مەڵبەندەکان و یەکە حیزبەکانی خۆیدا لە سنوورە جوگرافیەکاندا خۆی دەنوێنێ. بۆیە بایەخی هێزە سیاسیەکە چەند بێ لە ناو کۆمەلگادا ئەو یەکە حیزبێش کە پێرەوتێ مەڵبەند لە کۆمەڵی ئیسلامیدا و لە هێزەکانی تێدا ناوی جیاوازی هەیە ئەم بایەخە دەنوێنێت. مامۆستا جەنابەت ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی مەڵبەندێکی کۆمەڵی ئیسلامی لە هەمان کاتیشا مامۆستای زانکۆشی واتە بەرکەوتەی تۆ بە باوا بڵێن بە فەزای گشتی زۆرترە وەکو کەسێک نییە کە لەسەر مێزەدا بنیشێ و دوجار کە بایان کە دەوامی دەست پێکا دوایی کە تەواو بێ بڕاتەوە بۆ ماڵی خۆی یا مەسەن کۆمەڵە سەردانی کۆمەڵاتی بکاتەوە لە شوێنێکی گرنگ کارەکەی کە دەرسەڵیتەوە وهاوا نابێژی بە خەڵکی ترە بینی خەڵکی جیاواز و ئێمە ئازانین زانکۆ شوێنێکی زۆر چۆنە ڕۆشنبیری گەورەیە بۆ دەتوانێت بۆکو ماخشێنێکی گەورە چۆنەڵی ینی بەردەوام پای ڕۆشنبیری بە کوردەکەی بە چۆنەڵی ببەخشێ. قسەکە لەسەر ئەوەیە مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی ئەم پرسیارم بۆیە ئاوا تۆزە دوورخستەوە پرسیاری ئەوم لە جەنابەت کرد. ویستم ئەوە بڵم مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی ئێمە تەسەورەکەین کە عەسەبێکی سیاسی فرەچەشن بن لە ناوچەکانی خۆیانە، بەڵام ینی ئێستا دیدێکەیە لەوەی کە مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامیە ئیشیان زیاتر لە بواری بانگەواز و ئیشی دعاویا کۆتایی دێ واتە بە ئاوا بڵێن زۆرینەی چالاکیەکان بریتە لە ئیشی دعاوی لە کاتێکا ئەمە بێت چالاکی سیاسی گەورانە بێ چۆنەڵی لە ناوچەکانی خۆیانە بن بە شعورێکی سیاسی. بەڵام ئەوەندەی کێمە ئەبینین چالاکیەکانیان زۆر کۆ بێتەوە ئێمە ناڵێنم بوارەش گرنگ نییە قسەمە لەسەرەوە نییە بەس دەڵێن ئایا مەڵبەند جائیزە کە کۆی توانەکانی خۆی بە بواری داوای ببەخشێ. واش زانم کە لە کۆنگرەی ئەم جارە و لە کۆنگرەی سێمەوە وازانم قسەیەک لەسەرەوەی کە مەڵبەندەکان زۆر ئیشی داوایی بکەن نازانم چۆن وەڵامیان پرسیارایی تۆ. ڕاستیدا مەسلەی بانگەواز وە کاری سیاسی ئێمە طبعاً دەبێت فراوانتر بڕواینە پێش هەموو شتێک فراوانتر بڕواینە کاری بانگەواز ئەوە یەک دوو و لە کاری حیزبیشدا فراوانتر لە کارێکی تەخەسوسی تایبەت بڕوانین بەڕاستی چونکە هێزێکی سیاسی وەکو کۆمەڵی ئیسلامی نابێ خۆی تەنها لە بوارێکی ئەم کۆڵگادا ببینێتەوە. ئەگەر سیرکەین لە ڕابردوودا لە ڕابردووی دوور و نزیک هەر هێزێکی سیاسی توانی بێتی خۆی بکات بە خاوەنی پەیامی زۆرینەی بەشی کۆمەلگا ئەوە توانێتی متمانەی کۆمەلگا بەدەستبێنێ. ئەگەر تەنها لە چوارچێوەیەکی دیاریکراودا مابێتەوە ئەو هێزە سیاسە بۆ لە 2000دا قوارەی هێزە سیاسەکەش لەو چوارچێوە دیاریکراوەدا ماوەتەوە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی کە خۆی پەروەردگار ژمارەیەک لە پێغەمبەران عەلەیهیم عەلەیهیم سەڵات وسەلام ناردووە تا ئەم زەمەنە چەندین مجەدیدی عەسری ناردووە. ئەو خەڵکەی لە فەزای ئیسلامیەکەدا کار دەکات خۆی بە درێژە پێدەری کاری ئەوانە دەزانێت. ئەگەر سیرکەی هەتا ئەو کاتێکەوە ئەو پێغەمبەرانە عەلەیهیم عەلەیهیم سەڵات وسەلام توانیویانە متمانەی خەڵک بەدەست بێنن ئەو کاتە توانیوانە ببنە هێزێکی کاریگەرتر لەسەر ساحەکە. خۆی پەروەردگاریش لە قورئاندا زۆر بە جوانی ئاماژە دەکات کە دەفەرمێ ئیذا جاء نەصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا. لەکوێدا ويدخلون في دين الله أفواجا إذا جاء نصر الله والفتح کاتێک کە سەرکەوتنی خۆی پەروەردگار و ئەوە هات. جەمە بەسم لێرەدا
ئەوەیە کە هێزێکی سیاسی کە ئەگەر بیەوێ ببێتە هێزێکی گشتگیر ببێتە مای متمانەی کۆی کۆمەلگایان بەشی زۆرینەی کۆمەلگا بەڕاستی نابێت لە چوارچێوەیەکدا قەتی ساڵ بێ بەڵام لە هەمان کاتیژە ئێمە بەڕاستی پێویستە تێڕوانینمان بۆ مەسلەی بانگەواز ڕاستکەینەوە چونکە بانگەواز تەنها لە چوارچێوەی کۆمەڵە گوتاری ئاینی یان وتاری مامۆستایان لەسەر مینبەر لەگەڵ ڕێز و حرمەتمان بۆ سەرجەم ئەو مامۆستایانە کە خزمەتێکی زۆریان لەو بوارەدا کردووە لە مینبەردا خۆی نابینێتەوە بەڵکو بانگەواز کۆی کایەکانیشان دەگرێتەوە بانگەوازە بۆ لای وەک چۆن بڵێ خەڵک لە کۆی کایەکانی ژیانەوە بەرەو لە فەزایەکەوە بەرەو فەزایەکی تر لە فەزایەک بەرەو فەزای دینداری و ئیسلامەتی و خواپەرستی و بەرەو خواچوون ئەمەش مانای وانەیە کە تۆ پرۆژەی ژینی خەڵکت پێ نەبێ کاتێک کە تۆ بانگەوازی دینی خوارەکەی بەڵکو دینی خوا پێش ئەوەی کەوا بۆ قیامەتێ بۆ ژینی خەڵکە بۆ ڕێخستنی ژینی خەڵکە ئەوەندەی کەوا بانگەوازی کردداری کاریگەری خۆی هەیە بانگەوازی گفتاری ئەو کاریگەری نییە بۆیە مەرز نییە بانخوازەکان تەنها وتاربێژ بن بەڵکو بانخوازەکان لە کۆی کایەکانی ژیاندا کاراکتەری خۆیانن دەتوانن ببنە بانخواز مامۆسایەک لە ناوەندەکەی خۆیدا قوتابیەک لە کارەکەی خۆیدا کرێکارێک لە شوێنی کارکردنیدا دوکاندارێک لە کاتی کارکردنی لە دوکانەکەیدا ڕاگەاندکارێک لە ناو میدیا و ڕاگەاندنەکەی خۆیدا هەموو کەسێک دەتوانێت لە ئاسی خۆیدا ببێتە کەسێکی بانخواز کاتێک کە تۆ دیدگات بۆ بانگەواز بەم شێوەیە فراوان کرد ئەو کاتە زۆر ئاساییە کە گەر بێت و هێزێکی ئیسلامی وەکچۆن بڵێ کارەکانی لە بانگەوازدا چڕکاتەوە و مەفرۆزیشە وابێ لە ئەسا بەڵام ئەگەر بێت و ئێمە بانگەواز تەنها لەوەدا چڕکەینەوە وابەستەی کەین بە چەند شتێکی دیاریکراو لە کاری بانخوازیدا بەڕاستی ئەمە هەڵەیەکە ئەمەستەمێکە لە بانگەواز دەکرێت بەڵام ئەگەر هات و بانگەواز بوو بە پرۆژەیەکی گشتی لە هەمەلایەنەی هەموو بوارەکانی ژیان ئەو کاتە دەکرێت حیزبێکی ئیسلامی تەبەنی ئەو زۆر باشە مامۆستا ئێمە باسی ئەوەمان کرد کە ئەم مەڵبەندانە چۆن نەتوانن کاریگەری لەسەر هێزە سیاسەکە دروست بکەن و چۆن کاریگەری بن لە ڕوبەری گشتیا بۆ هاوڵاتیان جەنابەت باسی ئەوەت کرد کە بێ ئەم هێزە سیاسیانە زیاتر فۆرمێکی گشتی وەربگرن و چۆنەڵی کۆمەلگا پۆلێن نەکەن یا با بڵێن شەریحەیەک وەرنەگرن چینێک وەرنەگرن و چینێکی تری هیمالکەن بەڵام ئێمە ئازانین کە مەڵبەندەکان خۆنێکی گرنگن بۆ دروستکردنی ئەم فۆرمە بۆ دروستکردنی ئەم جۆرە لە بیرکردنەوە چونکە هەر چالاکی مەڵبەندەکانە دوای کۆ بێتەوە بێ چالاکی هێزە سیاسیەکە کەواتە با بپرسیم بزانین مەڵبەندەکان تا چەند توانیوانە ئەمە بکەن و ئەو چانسە بن بە هێزە سیاسیەکە لەوەی کە ئەگەر ئەو لە ڕابردوات تەسەووری بۆ چینێکی دیاریکراوە بۆ چەند چینێکی دیاریکراو بێ ئێستا دیدگای فراوانتر بێ باوەشی گەورەتر بێ و زیاتر فۆرمە گشتێکی کۆمەلگا ببینێ و فۆرمە گشتێکی کۆمەلگا قوبوڵکە باوەڵێن لە کار و چالاکیەکانی مەڵبەندەکانە تا چەند ئەم گشتێتیە دەبینرێ و تا چەند ئەمە مەهامە لای مەڵبەندەکان لە ڕاستیدا تا چەندێک ئەوە مەهام بێت لای مەڵبەندەکان ئەوەندە توانیوێتی ئەو مەڵبەندە سەرکەوتنی خۆی بەدەست بێنێت دوو جۆر سەرکەوتن هەیە سەرکەوتنیی ناوەچی ئیداری کە وابەستەیە بەناوخۆی کاری حیزبیەوە و سەرکەوتنێکی جەماوەری کە چۆنەتی دانانی کاریگەر لەسەر ڕای گشتی و لەسەر جەماوەر لە ڕاستیدا مەڵبەندەکانی کۆمەڵی سامی لەگەڵەوەی کەوە لە دەرەنجامی هەڵوێسە سیاسیەکانیدا دووچاری چەندین تەگژە و چەندین گرفت بە تایبەتیش قەیرانی دارایی و گرفتی دارایی کە لە بەردەم هاوڵاتیاندا قەیرانە بۆ هاوڵاتیان قەیران بێ بۆ کادیران و بۆ یەکە حیزبەکانی کۆمەڵی سامی زیاتر لەبەرەوەی کە وابەستەیە بەو سزا سیاسی کە بەهۆی هەڵوێسە سیاسیەکانی و کۆمەڵی سامیەوە دەدرێت لەگەڵ ئەوەشدا ئێمە کۆی چالاکیەکان و یاخۆت ئەوەی کە تێبینی دەکرێت مەڵبەندەکانی کۆمەڵی سامی لەگەڵ جەماوەرەکەی جەماوەری سنوورەکانی خۆیاندا چالاکیەکانیان بە ئەندازەیەکی باش کراوەیە بە ڕووی جەماوەردا بەڵام تۆ دەوێت بەلاتەوە ئاسایی بێت تا چەندێک ئەو جەماوەرە متمانەی بەم هێزە سیاسیە یاخۆت خۆی حەز و خولیاکانی خۆی لەناو ئەم هێزە سیاسیەدا دەبینێتەوە پەرەپێدانی تواناکانی خۆی لەناو هێزە سیاسیەدا دەبینێتەوە ئەوەندە خەڵک بەدەمتەوە بێ بۆیە پێویستە ئەوەمان لەسەر پێویستەکە کە ئێمە پرۆژەکەمان گژێرتر بکەین بتوانین هێزی سیاسی هێزە سیاسیەکەمان و نواندنی ئەم هێزە سیاسی لە چوارچێوەی مەڵبەندەکانماندا لە چوارچێوەی
یەکە حیزبیەکانمیاندا وا بکەین کە ببێتە پرۆژەیەکی گشتی ژمارەیەکی زیاتر لە تاکانی کۆمەلگا حەز و خولیەکانی خۆی تێدا ببینێتەوە بۆ چوارچێوە سیاسی و باگراوندە فکریکەوە هێزە سیاسیەکە هەڵی گرتووە و ژمارەیەکی زیاتر لە تاکانی کۆمەلگا پەرەپێدانی تواناکانی خۆی تێدا ببینێتەوە وا هەسکا کە ئەم هێزە سیاسیە مای بەختەوەری کۆمەلگایە نەک مای بەدبەختی بۆیە ئێمە لە ڕاستیدا لە کۆی شەریحەکانی کۆمەلگا هەوڵمان داوە خزمەت پێشکەش بە کۆمەلگاکە بکەین و لە زۆر بواریشدا توانیمانە ئەو سەرکەوتنە بەدەست بێنین لە بواری خێرخوازیدا دەستێکی ئەمین بووین توانیمانە هەر پارەی خێرخوازانی ئەو میلەتە بەسەر فەقیر و هەژارانی ئەو میلەتە دابەشکەینەوە و لە بواری کاری ڕێکخراوەییدا کۆمەڵێک پرۆژەی گشتی پێشکەش بە ڕێکخراوەکان کراوە بە تایبەتش لە بواری قوتابیاندا خولی سەرکەوتن دەکرێتەوە بێ گوێدانە ئەوەیەکەوە ئەمە چەند ئینتیمایەکی سیاسی هەیە ئەو کەسە بەشداری لە خولەکاندا دەکات و لێشی سوودمەند بۆ خەڵکەکە توانێتی ئیسفادەی باشی لێ بکات و پلەی باڵاشی پێ بەدەست بێنێت. زۆر باشە مامۆستا تۆ جەنابەت باست لەوە کرد کە چالاکی مەڵبەندەکان چالاکی جەماوەریە و هەروەها بەڕووی تێکڕای جەماوەرە کراوەیە بەڵام قسەیەکی تر ئەوەیە تا چەند مەڵبەندەکانی ئێمە توانن بەشداری لە چالاکی گشتەکانە بکەن ینی چالاکی ئێمە بەمەسمانەوە هەرتەنا پرسە نییە هەرتەنا باوا بڵێن چۆنەڵی بوارە کۆمەڵایەتەکان نییە مەسەلەن شین و شایی نییە باوا بڵێن بۆ نمونە تۆ ئێستا پەیمانگایەکی هونەری هەیە لەم شارە ڕەنگە چالاکی هونەری بکە ڕەنگە شانۆیە بکە ڕەنگە دا مناسبە هەیە لەناو ئەم شارەیە کە مناسبەی مەسەلەن ڕۆشنبیری یا مناسبەی کۆمەڵایەتیە تا چەند مەڵبەندەکان زەڕورە کە ئاگایان لەمەش هەبێ و چۆنەڵی ئەو ئینتیباع لەسەر خۆیان دروست نەکەن کە تەنها بۆ چەند شتێکی زۆر مجەڕەت نەبێ ئەوان بەشدار نابن ینی قسەکە لەسەرەوەیە تا چەند گرنگە لەمەشا بەشداری بکەن و مێسج و پەیامی خۆشیان لەو شوێنانەشا بگەێنن. بەڵێ گومان لەوە دانیە کە بەشداریکردنی مەڵبەندەکان و کادیران لە سنووی مەڵبەندەکان و هەتا سەرکردەکان لە سنووە جوغرافیەکاندا لە کۆی بوارەکانی ژیاندا و کایەکانی ژیاندا بەشداری بکەن بەشدارێکی پۆزتیڤانە چونکە لە هەموو بوارێکدا بۆ نمونە لە بواری هونەردا هونەری ڕەسەن و هونەری ناڕەسەنی شەیە لە ڕاستە لە پەرەپێدان بە هونەری ڕەسەن بەدیلە بۆ هونەرێک کە تێبینیمان لەسەری هەیە و پەرەپێدان بە بوارە ئابوووریەکەی کۆمەڵگا تێبینیمان لەسەر ئەو کۆمەڵە تێبین ئەو شتانەی کە ئێستا لەسەر لە کای ئابووریدا لە ژیاندا هەیە لە قۆرەخکاری لە احتیکاری بازار لە هەرچیەک لەو بوارێک کە ئێستا ئێمە تێبینی جدیمان لەسەر ژیانی هاوڵاتیان هەیە لەسەر ئەوەی کە ئەو هێزە سیاسیانە ئاراستەی بواری ئابووریان بەو ئاراستەیە بردووە کە ژیانی کۆمەلگا و ژیانی تاکانی کۆمەلگا بەرەوە ئەو تەنگ دەستیە بڕوە پێویستە لەو بوارەشدا ئێمە ئەسپی خۆمان تاودەین و هەوڵیشمان داوە بە ئەندازەی ئەو پەڕیتوانە بەڵام ئایا ماوە بکرێ بەڵێ زۆریشمان ماوە بکرێ زۆر کاری تر هەیە پێویستە لە داهاتوودا ئێمە بیری لێ بکەینەوە بە مەرجێک ئێمە وانە بێ شوناسی خۆمان لە کۆمەلگادا بتوێنینەوە بەڵکو ئێمە خاوەنی شوناسێکی خۆمانین خاوەنی چوارچێوەیەکی کارکردنی خۆمانین ئەو چوارچێوەیە بە ئەندازەی چوارچێوەی شەرع پانتایەکەی فراوانە ئەو زۆر گرنگە کە تاچی ئێمە لی تێبگا ئێمە لە مەرز نییە زۆر جار هەیە بیرێکی تایبەتی تاکە کەسێک یان زانایەکی پایەبەرز لەگەڵ ڕێز و حرمەتمان بۆ هەموو هەوڵ و تەقەڵاومان و بوونی زانە پێشینەکان ببێتە خاڵی چەق بەستووی ئێمە نەتوانین پانتایی کارکردنمان فراوانکەین چونکە شریعەتی خۆی پەروەردگار و بەرنامەی خۆی پەروەردگار بۆ کۆی کۆمەلگایە پانتایەکەشی زۆر فراوانە بە ئەندازای فراوانی ئەو شریعەتە ئێمە توانیمان کە بمبورە کایەکانی کارکردنی خۆمان لەگەڵ دەور و بەردا فراوانکەی ئەوەندە دەتوانین کاریگەری لەسەر کۆمەلگادا دەکەین. پرسیارێک زۆر مەبەستمە وەڵامەکەی بە ڕاشکای وەرگرمەوە ئەوش ئەوەیە کە ئێمە ئەزانین کە بەداخەوە لە هەرێمی کوردستانە دۆخێک دروست بووە کە کوردستان ئەڵی خەریتەیە کە ئەم خەریتەیە ڕەنگاوڕەنگ کراوە هەر هێزەی سیاسێک ڕەنگێکی بۆ خۆی وەرگرتووە بۆ داخل بە ڕەنگەکانی تر نابێ. قسە لەسەر ئەوەیە ئێستا مەڵبەندێکی وەکو مەڵبەندەکەی جەنابتان
کابێ باەخێکی گەورەی هەبێ بۆ لە ئاسی جەماوەریە چکم جەناوت دیسانتەکی دلەوە کردەوە کە چەندێک جەماوەری بوون گرنگە بۆ هەزە سیاسیەکان. بۆچی حەزارێکی گەورە هەیە تام لە حەزێش لەوەی کە ئەگەر تۆ کادر و لایەنگری هێزێکی سیاسی نەبی با بڵێ لایەنگر و کادری کۆمەڵی ئیسلامی نەبی نایە بۆ ئەم مەڵبەندە و نایە مەسەلەن ینی ڕۆژە لە ڕۆژان ئیشت ناکەوێتە ئەم مەڵبەندە یاخود هەر ینی ڕەنگە هاوڵاتی پێی سیر بێ کە ڕۆژە لە ڕۆژان کەسێکی جیاواز کە مەسەلەن بۆن منە بەها بڵێن خۆ لە کاتێکا تۆ بە حساب ینی مەبدە و ئاینداری و شێوازی با بڵێن کللتوری و واروواک با بڵێن تێکڕای شێوازی ژیانکردنی ئەم کۆمەلگایە هەڵگرتووە و لە مەبدەئی خەڵکی ئەم کۆمەلگایە زۆر نزیکی لە هاوڵاتیان زۆر نزیکی بەڵام بۆ حەسرە هەیە بۆ ئەو ینی ئێمە نەم ئەتوانی و ئەو باوەشە گەورە بین کە مەڵبەندەکەی ئێمە مەڵبەندێکی ماشەڵا گەورە ینی دەکرێت ئەم هەموو کەسە لێرە لە ئەم مەڵبەندەیە دەوامەکەن کارەکەن بەس ئیشی ئەم مەڵبەندە بۆ نەیتوانی ئەوە فراوان ببێ من کاڵم مەڵبەندەکەی جەنابەت وەکو مەڵبەندی پێنجڕانێ وەری ناگرم ئەمەوێ هەر قسە لەسەر کۆی مەڵبەندەکان بکەی و ئیشی مەڵبەندەکان جەنابەت ینی بۆچی نەیتوانیوە ینی ئەم چۆنەڵی دەرگاکەی ئەو نەکراوە بێ هەموو هاوڵاتێک ئیشی بە ئێرە بێەوە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئەم مەڵبەندە نەما ئەوە هەست کا کە شارەکەی نوقسانە کە هەست کا کەشوێنێکی گرنگی لە دەستداوە. ڕاستیدا ئەمە وابەستەیە بە دوو هۆکار هۆکارێکی ذاتی و هۆکارێکی بابەتی و مۆزوعی. هۆکارە بابەتی مۆزوعەکە لە دەرەنجامی شێوازی کارکردنی هێزە سیاسیەکان لە ڕابردوودا ئێمە تێبگیشی جددیمان لەسەرەوە هەیە کە هێزە سیاسیەکان کار دەکەن لەسەرەوەی کە کاری باسمان کرد پێشتر کاری سیاسی چەند ببایەخە بەڵام کاری سیاسی کۆی پانتایی ژیان ناگرێتەوە ئەوە یەک دوو لە ناو کاری سیاسیژا تەنها کاری حیزبی کاری سیاسی پڕ ناکاتەوە کاری حیزی پانتایەکی فراوانە بەڵام کایەکانی ترێش لە بواری سیاسەتدا کار دەکەن. هێزە سیاسەکانی ڕابردوو هاتوون کاری حیزبی و بە حیزبیکردنیان لەسەر ڕێتم و شێوازی حیزبە کلاسیکەکان و شێوە حیزبە دیکتاتۆریەکانی هاشەوەی حیزبی باس لە ڕابردوودا کردووە بە ڕێتمی کارکردنیان بەوەی کەەوە ڕەگ و ڕیشاڵی حیزبی بوون بە کۆی ڕایەڵەکانی کۆمەلگادا بڵاو بکەنەوە. لە ڕاستیدا ئەمەیە ئەم شێوە کاریگەریە سلبیەی دروست کردووە نێگاتیڤی دروست کردووە لەسەر کۆمەلگا کە خۆی لە چوارچەیەکدا بینێتەوە نەتوانێ تاچی ئازاد لەو کۆمەلگاداکەمە تاچی وشیار لەو کۆمەلگایدا بە ئەندازەیە کەم کراوە بۆ تاکان وشیارن بەڵام لە چوارچەیەکدا خۆی دەبینێتەوە. بۆیە ئەمە چەندە پێویستمان بە کادیری حیزبی هەیە ئەو دوو ئەوەندە پێویستمان بە تاچی وشار هەیە کە بێلایەن بێ و هەموو لایەکیش بە لایەنی خۆی بزانێ بۆ مانایی کە هێزە سیاسەکان بە پێکاتەی ئەم کۆمەلگایە بزانێ و ئەم تاکە وشیارەش توانای هەڵسەنگاندنی لەژێر ئیرادەی خۆی داوێ بتوانێ هێزە سیاسەکان هەڵسەنجێنێ. ئەوە لە ڕابردوودا کە کار لەسەر ئەوە کراوە ئێستا فەزای کارکردن بەرتەسک کراوەتەوە تاکەکانی کۆمەلگا بە ئەندازەیەکی زۆر دابش کراوە کە مەفروض نییە وابێت تاکانی کۆمەلگا مەفروزە کاری حیزبی وەکو زۆر جار منمان بۆ هێنات وەکو تیمێکی تۆپی پێ تیپێکی تۆپی کە کار دەکات لە شوێنێکدا چالاکیەک ئەنجامدا جەماوەریش پشتگیری دەکات پێویستە ئاوایی بە نەک کۆی تاکەکانی کۆمەلگا لە چوارچێوەیەکی حیزبی بووندا خۆی ببینێتەوە لە ڕابردوودا بەم شێوەیە مامەڵەکراوە بۆیە ئێستا فەزای کارکردن بەرتەسکراوەوە لە بوارەدا. لە هەمان کاتیژا دەکرێت ئێمە سەرنجێک بخێنە سەر خۆمان کە تا چەندێک توانیومانە پەیامەکەمان پەیامێکی گشتگیر بێت تا چەندێک توانیومانە دەرگاکانی ئۆرگانەکانمان دەرگاکانی ئەو پێکهاتانێک کە مەڵبەندەکەی لێ پێکاتوە کراوی لە ڕووی هاوڵاتیان. سپاس بۆخوای پەروەردگار ئێمە بە ئەندازەیەکی زۆر باش هەوڵمانداوە ئەوە بکەین میدیاکەمان کراوە بە ڕووی چەندین کەسی زۆرا و جۆری فکرە جیاواز تا هەموو تاکێکی کۆمەلگا هەر پێویستێکی میدیایی هەبوو بێت دەرگای میدیا لە سنوورەکەمە تەنها ڕادیۆیەکمان هەیە لە سنووری مەڵبەندەکانیشدا بە شێوەیەکی گشتی ڕادیۆ هەیە بەڕاستی تەنانەت مەڵبەندێک نەبێ گەر تەلەڤیزیۆنێکی مەحەلی هەبێ ئەگەرنا دەرگای میدیا بە ڕووی کۆمەلگادا کراوەتەوە لە ڕوو کۆمەڵایەتەکە کە پێشتر ئاماژ بێکرد کە ئەمەش یەکێکە لە پێکهاتە سەرچەکان نابێت کۆی کاری مەڵبەندەکان لە کۆمەڵایەتیدا خۆی بێنێتەوە بەڵام ناکرێت ئەوش ئێمال بکرێت بە تایبەتیش هەندێک شوێن تایبەتمەندی خۆی هەیە کە کای کۆمەڵایەتی تێکدا بەهێزتر و کە ئاکتیڤترە. لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێ فەرق و جیاوازی ئێمە لە سنووری ئۆرگانەکانی سنووری مەڵبەندەکاندا بەشداری کۆی پرسە کۆمەڵایەتەکانی ئەو خەڵکەمان کردووە لە
بوارەکانی تریشدا وەکو باسم کرد بوای ڕێکخراوەییدا دەرگامان واڵاوە بەس بەڕۆی هەموو تاکێکی ئەو کۆمەلگایەدا و فعلەن بووشە خەڵکێکی زۆر باشمان بووە کە هیچ کەسێک بڵێن هیچ ئینتیمایەکی سیاسیشی نەبوویان ئینتیمای سیاسی زۆر جیازشی هەبووە لەگەڵ کۆمەڵی ئیسلامیدا واش خۆی بینێتەوە لە ناو پرۆژەیەکی کاری ڕێکخراوەییدا لە بوارە خێرخوازیەکەدا بە هەماشەیە بێ فەرق و جیاوازی ئێمە کارمان کردووە لە سەرەوەی کە خزمەتگوزاریەکانی ئەو بوارە بگەینە کۆی هاوڵاتیان بەبێ فەرق و جیاوازی و خەڵکێکی زۆریش لە هاوڵاتیان هەست بۆ دەکات هەوڵباندا ئەو بکەین ببرە مامۆستا وچانێکی کورد وەرەگرین و دوایی درێژە بە گفتوگۆکەمانە دێ بەڵە خۆشەویستان وچانێکی کورد و دێنەوە خزمەتان بەڵە خۆشەویستان جارش کە سڵاو لە ئێوەی خۆشەویست لەگەڵ بەڕێز مامۆستا ڕزگار قادر درێژە بە گفتوگۆکەمانە دێن مامۆستا با قسە لەسەر مەڵبەندکەین پەیوەست بە فەزای گشتیەوە یا بە ڕوبەری گشتیەوە ئێمە زۆر قسە لەسەرەوەکەین کە مەڵبەند پێویستە شوێنێک بێ کە هەمووان پێویستیان پێ بێەوە ویش بکە بۆ هەمووان و خواستی لانی کەم بەشێک لە خواستی گشتی پێ بێ بەس چەند گرنگە هەڵکەوتەی مەڵبەند لە فەزای گشتی نزیک بێ هەنیگەر فەزای گشتی بە ئاوا لێ بکەین کە بریتی بێ لە ئەو شوێنێک کە پێگوترێت چەقی بازار ئێمە زانین کە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەختێک لە مەکەوە کۆچەکە بۆ مەدینە یەکەم شتێکە دروستێکە بریتە لە مزگەوت یەکێکە لە پێدراوەکانی فەزای گشتی و ڕوبەری گشتی بەڵام لە کوێش دروستێکە گرنگەکەی لەوەیە کە لە نزیک فەزای گشتی لە نزیک بازار دروستێکە بۆی ئاگای لە هەست و خوستی هاوڵاتیان بێ چەندێک گرنگە هەڵکەوتەی مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی لەو چەقەیە بن لە نزیک بازار بن نەک پشتکەنە بازار ینی بن پشتکەنە فەزای گشتی و تا چەند ینی حسابی ئەوە کراوە کە ڕۆژانە لانی کەم ئەو لافیتێکە پێوە هەڵواسراوە مەسەلەن عنوانی مەڵبەندەکە کە بەخۆی نووسراوەکەش بەشێکە لە پێکەنەری فەزای گشتی خەڵک دێ ڕێبوار یا مەسەلەن بۆن منە هاوڵاتی شارەکە بیبینێ کە بزانێت کە شتێکە ناوی مەڵبەندی کۆمەڵی ئیسلامیە مەڵبەندی فڵان هێزی سیاسیە چەند حساب لەسەر مەڵبەندەکان کراوە کە لەو فەزا گشتیان نزیک بن لەو هەست و خوستەی هاوڵاتیان نزیک بن ڕاستیدا نزیکی هێزە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی لە فەزای گشتی وە پێکەنەکانیان کەمەڵبەندەکانان لە فەزای گشتی ئەمە کارێکە بەدیهێ و زۆر گرنگە هەوڵیش دراوە زۆر بەجددی ئێمە بەتایبەت و کۆمەڵی ئیسلامی بارگاکانمان لە ناو جەماوەر و لە ناو خەڵکدا بێ و سپاس بخوای پەروەردگاریش لەگەڵەوەی کەوە لە ناو خەڵک و لە ناو گەڕک کۆڵانی خەڵکدا این خەڵکەکەی دەور و بەرمان کە سەرەتا لەوانەیە دیدێکی تایبەتیان هەو بێ بەرامبەر بەبوونی بارگایەکی حیزبی لە ناو گەڕک کۆڵان و لە ناو فەزای گشتی ناو جەماوەردا ئێستا دەکرێت ڕپۆرتاژێک لەسەر بکرێت دەکرێت ڕای خۆیان بە ڕاشکایە بڵێن زۆر جار ئەمە بە ئێمە گەیشتەوە بەڕاستەخۆ بە ناڕاستەخۆ کە زۆر ئاسوودەن لەوەی کەوا هێزێکی سیاسی و کۆمەڵی ئیسلامی بارگاکەی نزیکە لە ناو جەماوەر و لە ناو فەزای گشتی بەڵام ئێمە دەبێت ئەومان بیر نەچێکە ڕابردووی کاری سیاسی و کاری حیزبی لە ناو کۆمەلگایە جۆرە تێڕواینێکی بۆ تاکانی کۆمەلگا دروست کردووە کە ئەم هێزە سیاسیانە تا دوور بن لە کۆمەلگا باشترە بۆ لە بڕۆی پێکدادان بۆ پێکدادانی سیاسی و ساردیش نا پێکدادانی سەربازی و گەرم لە نێوان هێزە سیاسیەکاندا ڕوویداوە لە ڕابردوودا بۆیە خەڵکێکی زۆر زەرمەند بوون لە بوونی بارگاکانی کۆمەڵی حیزبە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی کۆمەڵی ئیسلامی هێزە سیاسیەکان لە ئەوەی کەوە بارگاکان لێ نزیک بووە لە ئەنجامی ئەو پێکدادانەدا جۆرێک لە سزایان وەرگرتووە جۆرێک لە زیانیان بەرکەوتووە بۆیە هەڵوێستەیەکیان هەیە بەرامبەر بە هەر هێزێکی سیاسی تر وجا دەبێت ئەوشمان بیر نەچێکەوە زۆر جار هەیە لە ئەنجامی ململانەی سیاسیدا هەوڵ دەدرێت کە ئەم دۆخە بۆ بارگاکانی هێزە سیاسیەکان دروست بکرێت کە بەڵێ بوونی ئەم هێزە سیاسیە یان بوونی بارگای هێزە سیاسیەکان لەو شوێنە زیان بە بەرژەوەندی گشتی هاوڵاتیان ئەو دەڤەرە دەگەیەنێت لە کاتێکدا کە لەوانەیە هێزێک وابێ بەڵام هێزەکانی تر وانە بن بەتایبەت کۆمەڵی ئیسلامی بوونی لە هەر شوێنێ بووبێت هەوڵدراوە ببێتە مایەی خێر و خۆشی مای ڕەحمەت نەک بێتە مای زەحمەت بەس مامۆستا شتێک ئەویش ئەوەیە کە هاوڵاتی وەختێک کە بە ئاوا بڵێن نیگەرانە لە شوێنێک تەنانەت مەسەلەن بۆن من ئەگەر
ڕۆژە لە ڕۆژان هەڵکوتنە سەری یاخود با بڵێن زیانێکی پێ بگێنن هاوڵاتی هەست بەوەکە کە ئەم چۆنەڵێ ئەم جوگرافیا بچووکە یاخود با بڵێن ئەم کوتلەیە کە پێگوترێ مەسەرەن بۆن من هەر بارەگایەکە هەر ناوێکی لێنی هەستەکان لە بریتی نیە لە پارچەیە لە کوتلەیە لە جەستەی خۆی بە هەستەکە شتێکی زیادەیە یان زۆر جار هەستەکە کۆلاژ کراوە پێوەی هەستەکە کە مەتەڵێک هەیە لە ینی حتا ینی ئەم بارەگانە بۆ بارەگای کراوەنین بۆ سەرجەم هاوڵاتیان خۆ ئەم چۆنەڵی ئەم بینایانە چیان تایە هەر بە ئاوا بڵێن کورسی و مێز و بە ئاوا بڵێن دیوار و چوزانم کۆمەڵێک شتی تایە ینی جاری وایە ئەم بە مەتەڵیکردنەش ئەم بە نهێنیکردنەش کە بارەگا نابێن لێ نزیک بیتەوە بارگای وا هەیە ریزێک کۆنکرێتی داناوە ئەڵی ینی بەڕاستی ئەڵی لە فەزایەکی ترە لە شوێنێکی ترە یعنی تۆ کە سیقەت بە ئاوا بڵێن بە هاوڵاتی خۆت نییەوە پێت وایە تۆ مەسەلەن بۆن منە بەشێکرین لەم کۆمەڵگایە ئەمەش مەگەر بە خۆی گرفتێکی گەورە نییە بۆچی نابێ بارەگاکان ئەوەندە سادە و ساکار بن لەلای هاوڵاتی لە لەحزەی باوڵێن نیگەرانی هاوڵاتیان ئەوانش ببن بە بەشێک لە نیگەرانێکە قسەکە لەسەرەوەی ئەم بە مەتەڵیکردن و ئەم خۆ دوورگرتن و ئەم دوورکەوتنەوەی لە هاوڵاتیانش بە خۆی جێگای کێشە نییە بەتەکێت ئەمەش ڕاستی وابەستەیە بە دیدگای ئەم هێزە سیاسە ئەو یەکە حیزبەی خۆی لەو شوێنەدا دەکاتەوە بەڵام بەنسبەت کۆمەڵی ئیسلامی سەرجەم بارگاکانی کۆمەڵی ئیسلامی بەڕووی هاوڵاتیاندا کراونەتەوە و هیچ دیوارێکی کۆنکرێتی و هیچ بربەستێک لە بینی بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ هاوڵاتیاندا دروست نەکراوە بە سادەترین شێوە هاوڵاتیان دەتوانن دەستیان بگاتە بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی بچەن بەشێک بن لە پێکاتی ئەو بارەگایانە و ویستەکانی خۆیان بە ژێرەی تواناکانی بارەگاکان و کۆمەڵی ئیسلامی ویستەکانی خۆیان تێدا ببینەوە بە تاکید پێویستە زیاتریش لەوە بارەگاکان بکرێنە شوێنی گشتی خەڵک بە شێوەیەکی گشتی خۆیان بە خاوەن بزانن بەڵام وەکو باسم کرد ئەمە وابەستەیە بەو تێڕواین و بەو کەلتورە سەقەتەی کە لە ڕابردووەوە خەڵک لەسەری ڕاهاتووە خەڵکەکەش تا ئێستاش هەرچەند بە ئەندازەیەکی باش وشیاری لەناو کۆمەلگادا بڵاوبەتەوە و خەڵکەکە جیاوازی نێوان هێزە سیاسەکانیش دەکات بە زۆر باسایی بەڵام لەگەڵەوەشدا ئێستاش ئەوەی ماوە کە لە ڕابردوودا لە کورداری پندێکەیە دەڵە دەمی بە شیر سوتاوە فول لە دۆش دەکات لە ڕابردوودا لەوانەیە زیانی بەرکەوت بێ بەهۆی بوونی بارەگایەکی هێزێکی سیاسی دیاریکراو ئەمڕۆ بە هەمان شێوە بە هەمان بیرکردنەوەی ڕابردوو بیر لە بارەگای ئەو هێزە دەکاتەوە یاخۆت وابەستەیە بەو شێوازە بە شێوازی پەروەردەکردنی ئەو تاکە لە ڕابردوودا کە هێزێکی سیاسی بۆ کار دەکات ئەوە زۆر گرنگە کە هاوڵاتی بزانێ ئەم هێزە سیاسی پەیامی چێ لە کارکردندا بارەگاکانیشی هەڵگری ئەو پەیامن ئەگەر کاری حیزبی بریتی بێ لە جاسوسیکردن بەسەر خەڵک و بریتی بێ لە پەرکێشکردنی خەڵک بە زۆری بە شێوازێکی تایبەتمەندی زۆری کە پێی دەوترێ شێوازی ناچارکردن بە شێوازێکی ناچارکردن بۆی بە حیزبی بێ لە ناوێشێک لە ئۆرگانەکانی ئەو هێزە سیاسیە ئەمە کاردانەوەیەکی دەرونی لای هاوڵاتی دروست کرد و لای تاکانی کۆمەلگا کە بێوێ تاک دەیەوێت سربەخۆ بێ سەربەز بێ بەڵام لەوانەیە نەتوانێت بۆ لەبەرەوەی کۆی ڕاڵەکانی ژیانی یان بەشێکی زۆری ڕاڵەکانی ژیانی وابەستە کراوە بە بارەگایەکی حیزبیەوە بە ناچاری بە بێویست و بەبێ خواستی خۆی ناچار کراوە سەرکە بە بارەگایەکی حیزبیدا بۆیە بەم دیدگا و تێڕواینەشەوە سەیری بارەگای ئەحزابی تر دەکات و لایەنەکانی تر دەکات بۆیە ئەم جۆرە نفورە نەفسیە لە ناوتاچی بڵێن کۆمەلگادا دروست بووە پێویستە ئێمە بەرەبەرکار لەسەر بکەین کە ئەوە لابین زۆر باش مامۆستا ببوورە ئێمە زانین کە لە ژینگەی سیاسی دروستە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی زۆر دروستە بن ئەمەم ڕێکخراوانە لە ناو چۆنەڵی ڕەجی کۆمەلگاکە دروستە بن و دەشێ سوودێکی زۆر بگەێنن بە هێزە سیاسیەکان چونکە ئەبن بە مونەسیقێکی باش ئەبن بە ئەو چۆنەڵی پنتانێکە یاخود با بڵێن بن بەو پێگە و واروها بن بەو شوێنانێکە وەکو پردێک لە کۆمەلگاوە دێن بۆ لای هێزە سیاسیەکان و بە پێچەوانەشەوە بەتەشید ئێستا کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی باش هەیە لە هەموو شارەکانە تا چەند ئێوە توانیوتانە ینی باوا بڵێن پەیوەندیتان لەگەڵم کۆمەڵانەش باش بێ لەگەڵ ئەم ڕێکخراوانەش باش بێ بۆی کە بە هەردووکتان مەسەلەن بۆن منە خزمەت بە ژینگەی سیاسی هەرێمی کوردستان بکەن یعنی تا چەند مەڵبەندەکەی ئێوە
کراوەیە بۆ چالاکی با بڵێن ئەم گروپ و ئەم کۆمەڵانە. بەڵێ لە ڕاستیدا ینی بوونی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی پاڵپشتێکی بەهێزی دروستکردنی تاچی وشیارە لە کۆمەلگادا بە مەرجێک ئەم ڕێکخراوە فۆرمێکی تری هێزێکی سیاسی نەبێت. ئەم ڕێکخراوانە بە جێگەی داخە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ژمارەیەکی زۆریان ناڵین هەمویان ژمارەیەکی زۆریان کۆپی هێزێکی سیاسین لە فۆرم و شێوازێکی تردا پێشکەش بە کۆمەلگا دەکرێت. ئەوە جێگەی داخە گەرنا ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە بەشێکی گشتین لە فەزای گشتی و کاراکتەرێکن لە مەیدانی سیاسی هێز و گوڵ و تیم خەنە بواری کاری ڕێکخراوەی سیاسی ئەو کاتە پێویستە هەموو هێزە سیاسەکان دەرگان واڵا بێ. کۆمەڵی سامی لە پێشینەی هەموو هێزە سیاسەکان و مەڵبەندەکەی ئێمەش دەرگامان واڵایە بەڕووی هەر ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنی کە توانی بێتی لە بوارێکی دیاریکراودا خزمەت بە کۆمەلگا بکات و ئێمە لە تواناماندا و بێت بتوانین هاوکاری بکەین. ئەوەش کە خاڵێکی ئەساسیە. ئێمە بەڕاستی پەیوەندەکانمان باشن لەگەڵ کۆی ئەو ڕێکخراوانە و بە گوێرەی تایبەتمەندی ڕێکخراوەکەش پەیوەندەکان دەگۆڕێت. وەکو باسم کرد ڕێکخراوەکە تا چەندێک سەربەخۆ بێت تا چەندێک بتوانێت خزمەت بە فەزای گشتیکاری بڵێن ناو مەیدانی سیاسی بکات ئێمە بەو ئەندازەیە زیاتر دەتوانین دەرگای ئۆرگانەکانی لە باش مامۆستا ئەچیکە لەو چینانەی کە لە هەر شارێکە ئێستا وجودی هەیە ئەوش ئەوەیە کە لە هەر شارێکە کۆمەڵێک ڕۆشنبیر هەیە. ئێمە زانین کە ئەڵێن ڕۆشنبیر لە ناو قەوسێکە ئەزانین ڕۆشنبیرەکان زۆر نین بەڵام دەکرێت لە با بڵێن لە دیدی ڕۆشنبیرەکانەوە زۆری نەی خواستی کۆمەلگاکەش بدۆزینەوە یاخود با بڵێن لەبەر ئەو ساخیش نەبووەوە بۆ هیچ لایەنێکی سیاسی بەڵکو کاری ئەو کاری ڕۆشنبیریەوە لە ناویشە ینی خەمی گەورەی مەسەلەن کۆمەلگاکەی هەڵگرتووە و لە ئێستا ینی ڕۆشنبیر ئەرکێکی تریشی هەیە ئەوەیە کە ڕەخنەی مەسەلەن بۆ نمونە بەڕاستی ینی ئەوەی کە پێگوترێن مەبدەئی سیاسیەکات تا چەند ئێوە پەیوەندیتان لەگەڵ ڕۆشنبیرەکانی شارەکان باشە ینی بەو مانایی کە کاڵم پەیوەندیتان باشە ینی چۆنەڵی علاقەتان بەیەکەوە هەبێ سەردانی یەکتری گفتوگۆکردن بەیەکەوە تەنانەت ینی ڕاگۆڕینەوە زۆر جار تا چەند ئەمە واریدە لە مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامیە. ئێمە بە ئەندازەیەک توانیمانە پەیوەندی لەگەڵ کۆی ئەو کاراکتەرە ڕۆشنبیریانەی کە لە واقعەکەدا بوونیان هەیە پەیوەندی دروستکەین لە ڕێگەی ئەو ڕایڵانەی کە هەمانە لە ڕێگەی ئەو پێکاتەی کەەوە ئۆرگانەکان و مەڵبەندەکانی لێ پێک دێت. بۆ نمونە میدیامان هەمیشە ئەوەی کە لە بەدەستدا بێکراوە بەڕۆی سەرجەم ئەو بەڕێزانەدا کە وەکو کاراکتەرێکی ڕۆشنبیر لە ناو واقعەکەدا خۆیان دەبینەوە. پاشان پەیوەندی ئێمە لەگەڵ ئەو بەڕێزانەدا لە کار و چالاکیەکانیاندا بە ئەو ئەندازەیە کە بانکێش کرابێن بەشداریمان تێدا کردووە و ئێمە لە کۆی چالاکیە گشتەکانماندا فەرمووی بەشێکیانمان کردووە ناتوانین بڵێن هەمویان یان بەشێکی زۆریان فەرمی بەشێکیانمان کردووە بۆی کە ڕای دروستمان لەسەر کار و چالاکیەکان بدەنێ یاخود فیدباچێکمان بدەنێ بزانین ئایا کاری ئێمە لە ڕابردوودا کە کردومانە مەسجێکمان ناردوتە ناو کۆمەلگا ناو ئەندامانی خۆمان ناو فەزای گشتی ئەو مەسجە فیدباکەی چۆنە لە دیدگای ئەو خەڵکانەدا بە ئەندازەیەکی باش توانیوانە لەگەڵیاندا بەڵام لەگەڵیاندا لە پەیوەندی داین بەڵام پێویستمان بۆیە کە زیاتر بەڕاستی ئەوەش کە گرنگە ئەوەیە کە ئەم بەڕێزانەی کەوا لەو فەزایەدا خۆیان دەبینەوە خۆیان بە مڵکی گشتی ببینەوە دیسان ئەوێش وەکو ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی فۆرمێکی دیاریکرا بەسەر خۆیاندا دروست نەکەن حتا ئەگەر باگراوندێکی فکری تایبەتی خۆشیان هەبێت بە کاریگەری هێزێکی سیاسی لەسەری زۆر باش کە خۆی لە چوارچێوەیەکی بچووکدا ببینێت. یەکیشکە لەو بابەتانەی کە لە ڕابردووە هەیەەوە دەمەوێت بیکەم بە پرسیار و زۆر ڕاشکاویش پرسیارەکە بکەم ئەوش ئەوەیە لە ڕابردوو ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی هەمیشە لە ناو کۆمەڵگایە خۆیان بە غەریب و جۆرێک لە میوان ئەزانی تا چەند با بڵێن مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی ئەمە غوربەتان تێپەڕانووە و هەروە بوون بە بەشێک لە کۆمەلگا و نەک ینی میوان نین ئێستا بەڵکو چاوەڕێکن لە ئایندا بن بە خاوەنی ئەم کۆمەلگایە. ئێمە هەمیشە خۆمان بە خاوەنەوە خەڵکە زانیەوە بەڵام خۆمان بە خاوەنێکی خۆداسە پێن نەزانێ بەسەر کۆمەلگادا ویستمانە خاوەنێکی
ویستراوی کۆمەلگا بین لایەن تاکانی کۆمەلگا ویستراو بین اینجا خۆمانیان بە خاوم زانین بۆیە بەشداریمان لە کۆی خەمەکانی کۆمەلگادا کردووە پەیامی سیاسی ئێمە ئێستاوەی تێپەڕاندووە کە تەنها لە چوارچێوەیەکی دیاریکرا و دابمێنێتەوە تەنها دیفاع لە ڕێش و لەچک و مینبەر و مزگەوت بکەین ئێستا دیفاع لە قوتی خەڵک دەکەین ئێستا لەسەر ئەو دیفاعکردنە ژمارەیەکی باشیش بازمان داوە و دیفاع لە کۆی ئەو بەها بەرزانەی کەوا کۆمەلگای بەرەو پێش دەچێت بەرەو پێش دەچێت دیفاع لەوە دەکەین پارێزگاری لەوە دەکەین ئەم مەسجەی ئێمە ئێستا پێم وایە لە ناو کۆمەلگادا بەڕوونی دیارەوە تا چەندێکیش بتوانین ئەوە فراوانتر بکەین ئەوە بەو ئەندازەیە دەتوانین ئێمە ببینە جێگەی متمانەی خەڵک ڕۆژێکیان لە زانکۆ مامۆستایەکی ڕەفیقم کوتی زۆر ڕازیم لە پەیامی سیاسیتان بەڵام تا ئێستا ئەو قەناعەتم بۆ دروستە بە دەنگتان پێ بدەم منیش پرسیم بۆ وتی تا ئێستا نازانم ئایا دوای گرتنە دەستی دەسەڵات و بوون بە خاوەنی ئەو کۆمەلگایە ئایا ئێوە حکومڕانێکی داعشیمان بۆ دەکەن یا حکومڕانێتێکی تایبەت ئەوە بەڕاستی شتێک بیر ئێمە دەخاتەوە بەڵێ ئێستا تاچی کۆمەلگا تاکە وشێرەکان تاکە ڕۆشنبیرەکانیان وەکو لە ئاستی مامۆسای زانکۆ خاوەنی بڕوانامەی دکتۆرایە و ئاسی زانستی بەرز لەو ناوەندە ڕۆشنبیریەدا ئەو تاکە و مەسجە بگەینە ئێمە پێویستەوە هەڵوێستەیەکی لەسەر بکەین بەڵێ تا ئێستا ئێمە بە ئەندازەیەک ماومانە کە ئێمە زیاتر مەسجەکەی خۆمان فراوانتر بکەین لەوەی کە ئێستا هەیە بە ئەندازەی ئەو پەڕیتوانە هەوڵدەین پەیامی ئێمە بگاتە ئەو خەڵکە بەڵێ کاتێک کە ئێمە ببینە خاوەن دەسەڵاتی ئەم کۆمەلگایە دەتوانین خزمەت بە کۆی گشتی کۆمەلگا بکەین بێ فەرق و جیاوازی و دەتوانین ببینە هەڵگری خەمەکانی خەڵک و دابینکردنی ژیانێکی شایستە بۆ خەڵک و ببینە ئەوەی کە فعلا خەڵک لە ژێر سایەی حکومڕانی و دەسەڵاتداری و خاوەندارەتی ئێمەدا بەحەسێتەوە ناک تووشی سۆسانەوە تووشی زۆر باش مامۆستا پرسیارێکی تایبەت بە مەڵبەندەکەی جەنابەت مەڵبەندی پێنجی ڕانی کۆمەڵی ئیسلامی بکەمەش ئەوەیە کە دەڤەرەکەی ئەوە زۆر جیاوازە لە دەڤەرەکانی تر ئەندازەی خصڵەتی تایبەتی هەیەوە شوێنێکی زۆر کۆمەڵایەتیە بە ئاوڵین و تیا کۆمەڵک گرفتی کۆمەڵایەتیش هەن تا چەند مەڵبەندەکەی ئێوە توانیوێتی بەشێک بێ لە چارەسەری ئەم گرفتە کۆمەڵایەتیانە بە تایبەتی ئێوە ڕوانگەیەکی ئاینیتان پێیە بۆ گرفتەکان و زۆر جار ئەمانە بە یاسا یاخود با بڵێن حتا لە ڕوانگەی عەشاریشەوە چارەسەر نابن بەس کە ئاین داخڵە بێ و بە جۆرە لە جۆرەکان لە گرفتەکە وردەبێتەوە شەنوکەویەکە جار وایە ئەمە چارەسەر دروستەکە قسەکە لەسەرەوەی مەڵبەندەکەیەوە تا چەند بەشەکە لە چارەسەری ئەم گرفتە کۆمەڵایەتیانە گومان لەوەدانێت کە پێکاتەی کۆمەلگای کوردی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی کوردستان کای کۆمەڵایەتی کایەکی زۆر ئەکتیڤ و کارە ئەمەش جیاوازی لە ناوچەیەک بۆ ناوچەیەک هەیە ناوچەکەی ئێمە وەکو جەنابەت ئاماژت پێکرد بەڵێ کای کۆمەڵایەتی تێدا زۆر کارایە و لە هەمان کاتیشدا گرفتی کۆمەڵایەتیشمان هەیە لە هیچ شوێنێک نییە کە گرفتی کۆمەڵایەتی نەبێت لە هیچ شوێنێکی دنیا نییە بۆ لەبەرەوەی بواری کۆمەڵایەتی بوارێکی پێکاتی ژیانی مرۆڤە لە دەڤەرەکەی ئێمەژە بە هەمان شێوە بەڵام سپاس بخوای پەروەردگار ئێمە توانیمانە زۆر بە باشی مامەڵە لەگەڵ ئەو بارودۆخەدا بکەین بە پەیوەندێکی باش لەگەڵ خەڵکیدا و بە بوونی متمانەیەکی باشی خەڵک بە کاراکتەرەکانی ناو حیزب کە لە بوارەکاندا کار دەکەن ئەمە هەوڵمان داوە ئەو پەڕیتوانە بەخرج دێن بۆ چارەسەرکردنی گرفتی کۆمەڵایەتی زۆر قورس کە زۆر جار هەبووە ناڵێن یاسان نەیتوانیوە یاخود ناڵێن ناوەندێکی کۆمەڵایەتی تر نەیتوانیەوە بەڵام وەکو جەنابەت ئاماژ پێکرد بوونی متمانەیەکی باشتر بە کاراکتەرە کۆمەڵایەتیەکانی سنوورەکە وای کردووە خەڵکە زیاتر ئارەزومەند بێ لەسەر دەستی ئێمە کۆتایی بە کێشە کۆمەڵایەتیەکانی بێنێ وەک لەوەی کە لە شوێنێکی تر و هەوڵیش دراوە بە ئاسانترین شێوە بۆی کە مافی کۆی خاوەن کێشەکان تێدا پارێزراوێ بۆ ئەندازەی ئەو پەڕیتوانە هەوڵدراوە فعلەن کۆمەڵێک کێشەی کۆمەڵایەتی لە سنوورەکەدا سپاس بخوای پەروەردگار لەسەر دەستی ئێمەوە کۆمەڵبەند و لەسەر دەستی ناوەندی کۆمەڵایەت چونکە ئێمە لەناو پێکاتەکانی مەڵبەندە پەیکەرەی ئۆرگانەکانی مەڵبەندە ئێمە لە سنووری هەموو ئەنجومەنەکاندا دەستەیەکی تایبەتی کۆمەڵایەتیمان هەیە و لەسەر ئاستی مەڵبەندیشدا سەربارەی ئەوەی کەوا خۆمان و کارگێڕیەکان و کۆی پێکاتەی مەڵبەند بەشێکی باشی چالاکیەکانمان لە بواری کۆمەڵایەتیدا ناوەندێکی کۆمەڵایەتیشمان هەیە کە کەوتوتە سەرکار و
کارێکە لە بوارەدا. مامۆستا من ناتوانم پرسیارێتتر لێ بکەم لەبەر ئەوەی کە کاتی بەرنامەکەم کۆتایی هاتووە، بەڵام دەکرێت خولەکێک دوو خولەک بەم بە جەنابە دەگەر شتێک کە ئەتەوێ بیڵە یاخود من پرسیارم سەبارەت بنەکردووە فەرموو جەنابەت. لە کۆتاییدا سوپاسانەکەم بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە و ئومێد دەکەم کە ئەمە وەکو چۆن بڵێ دوانگەیەک بێت یاخود شوێنێک بێت کە تیایدا پەیامی ئێمە زیاتر بگاتە خەڵکی خۆمان و ئومێد دەکەم کە خەڵکو جەماوەری کوردستان بە دیدێکی نادروست کە ڕوانیویانەتە هێزێکی سیاسییان بارەگایەکی سیاسی بەو دیدە نادروستە نەڕوانێتە بارەگاکانی ئێمە بارەگاکانی ئێمە ماڵی هەموو ئەو خەڵکەیە هەموو خەڵکی کوردستانە ئومێد دەکەین کە هەموو خەڵکێک خواستی خۆی لە ناو ئۆرگانەکانی ئێمەدا ببینێتەوە و ئێمەش لەو ئاسادابین کە بتوانین خواستی خەڵک دابین بکەین و خاڵش تێش کە دەمێت ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە سوپاسی سەرجەم ئەندامان و کادیرانی کۆمەڵی سامی لە سنووی مەڵبەندەکان بە تێکراوە بەتایبەت لە سنووی مەڵبەندەکەی خۆمان بکەین کە لێبراوانە و خۆبەخشانە کارەکان ئەنجام دەدەن بە حکمێکەوە ئێمە پاڵپشتی داراییمان بۆ ماوەی 3 ساڵ دەبێت لەلایە هیچ منحەیەکی دارایی بۆ حیزب دابین نەکراوە و حیزبیش لە ماوەی ساڵ و نیوێک بەر لە ئێستاوە نەیتوانیوەکە هیچ جۆرێک پاڵپشتی دارایی بۆ ماڵبەندەکان داوین کە بەڵام بەهۆی دڵسۆزی و لێبراوی و بەهۆی ئەوەی کە کۆی ئەندامان بە کاژێران و ئەندامان و کۆی کادیران لە سنوورەکە لێبراوانە خۆبەخشانە شانیان داوەتە بەر کارەکانیان ئەنجام داوە دەمەوێت لێرەوە سوپاسیان بکەم و دەستخۆشیان لێ بکەم ماندوو نەبوونیان لێ بکەم ئومێد دەکەم ئینشاءالله تەعالی لەسەر کار و چارەشەکانیان بەردەوام بخوای پەروەردگار بەرکەت بخاتە کاری هەموو لایەک. زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا ڕزگار قادر ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و واروها بەرپرسی مەڵبەندی پێنجی ڕانی کۆمەڵی ئیسلامی. سوپاس بۆ تۆ. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتەش تاکو دیدارێکی دیکە هەمووتان بەخوای گەورە سپێرم. خواتان لەگەڵ.